مامۆستا من نزیکی 15 ساڵە زەواجم کردووە کە بەجددی ئێمە لەگەڵ هاوسەرەکەمان ناتوانین لە یەکتری تێبگەین. ئێمە دوو مناڵمان هەیە، ئیتر زۆر مشکلەکانمان بەو شێوەیە کە زۆر کات ئەمانەیە بچینە دەرەوە، لە چوونە دەرەوەکەیە ئەو مشکلەیە دروستەکات، لەسەر شتی زۆر بێمانە ئیتر جەوەکە ناخۆش ئەکا. چۆنی بۆ نمونە لە چوونە دەرەوەیەکە کێشەتان بۆ دروستە بێ؟ لەسەر شتێکی زۆر بەسیت کە ئەبوون منە شتێکە بێچوو بێ، ئیتر شتەکە زۆر ئاسایی بێ، شتەکە جەوەکە ناخۆشەکالێت، خۆی تووڕەکە، ئیتر شتەکان بەو شێوێ زۆر ئیتر لەگەڵ ئەوەشا من ناڵم هاوسەرەکەم خراپە، بەجددی لەوەیە گوناحمەگا چونکە نەدڵی لەم پیسانە ئینسانێکی ڕەزیلە نەبەو شێوێ بڵم خراپ زۆر خراپە ڕێگری زۆر شوێنم لێ بکە، بەڵام کە لە چوونە دەرەوەیەکە ئەچی ئەو جەوە دروستەکە و شتەکە ناخۆش ئەکا، اینجا لەگەڵ ئەوەشە کە کانێکات بمە لەگەڵ ڕفیقەکانەوە بڕۆمەڵێ نەخێر چۆنە بێ من لە ماڵەوەم تۆ بڕۆیتە دەرەوە، اینجا لەگەڵ ئەوەشە بەجددی لەبەر مناڵەکان ناتوانانی زۆر شت هەیە بیکەیت. چەند جارێک ماڵەوەمان قسەیان لەگەڵا کردووە، خۆم زۆر قسەم لەگەڵا کردووە، کەسی خۆی قسەیان لەگەڵا کردووە، بەڵام ئەو وا بیر ئەکاتەوە. بۆنمونە لەسەر چی قسەیان لەگەڵا کردووە؟ هەر لەسەرەوەی کە لە چوونە دەرەوەیەکە ئەو خۆی عەسەبیەکە خۆی تووڕاکە و لەسەر شتێکی بەسیت؟ نەک چوونە دەرەوەیە کەنێکات داوای شتێکی بەسیتی لێ ئەەکەم، ئیترها شتەکە بەلایەکی ترا ئەبە، ئەڵێ تۆ نابێ ئەوە بکەیت، تۆ نابێ بۆ نمونە ئەساس ئەگەر داوای گوڵێک بکەم بەڵام حەزم لە فڵان شتە، تۆ بۆ چیتە ئیشە بەو شتە چییە بۆ کێت ئەوێ؟ لەسەر ش زۆر ئەڕوانی لەسەر ش زۆر ئەڕوە. باشە ئەکەی لە هەموو شتێکا وایە؟ لە هەموو شتێکا وایە. ئێمە بۆ مناڵەکان بێتاقەت نابن باکیت مناڵەکان بێتاقەتە بن، چکە دانەیەکیان 15 ساڵ عەفو، دانەیەکیان 13 ساڵە، دانەیەکیانم 10 ساڵە. بەڵێ لەگەڵ ئەوانی شەوایە؟ لەگەڵ ئەوانی شەوایە. داوای شتی لێکن لەسەر ش زۆر ئەڕوا؟ لەسەر ش زۆر ئەڕوا، بۆڵی زۆرە، هاچی مشکلەی دەوامی خۆیەتی ئەهێنێتەوە بە ماڵە بە ئێمە ڕژێ. باشە ئێوە دانانیشن گفتوگۆ بکەن لەگەڵ یەکا قسە بکەن لەسەر بابەتەکان، شت بڵێن تۆش قسە بکەیت، تۆش شت بڵێ لەگەڵی تاوای لێ بێها بگەنە نەتیجەیەک. باکیدی زۆر قسەم لەگەڵا کردەوە، گوتیشمە کەسی خۆشی قسەیان لەگەڵا کردەوە، کە سوکاری خۆشم قسەیان لەگەڵا کردەوە، وعدی ئەوە ئەیە کە چی تروانە بێ، بەڵام زۆر بخایەنە 10 ڕۆژ 15 ڕۆژ وعدەکەی ئەڕواتە سەر، دووبارێتەوە سەرڕتمی پێشووتر. بەجددی حاڵەکە لەگەڵ یا زۆر ناخۆشە. باشە ئێوە 15 ساڵە پێکەواژین، سەرەتاش هەروە بوویان تازە وای لێ هاتووە؟ وەڵی سەرەتا باشتر بوو، تا حەدێ باشتر بوو، ئیتر تا نزیکی کەمتر لە ساڵێکی پێچ و مناڵمان نەبوو، بەڵام ئیتر وەک ویستم دەوام بکەم، من خوێندنم تەواو کردووە، ئیتر ویستم دەوام بکەم، وتی ئیلا من مناڵمەیە بۆی دەوام نەکەم. بەجددی لە ماڵەوە کە میوانێک کشمانیە هەر ئەمجەوە دروستەکە، چێشتەکە عیبی نییە، ئەڵێ ئەم چێشتە زۆر ناخۆشە لەبەر چای میوانە زۆرە وشکێنێ، ئەجا لەگەڵەوەش لە هەمان کاتە خۆمان ئەو چێشتا خۆی هیچ عیبێکی نیە، هیچ قسەیە ناکات. ئەی دوایە کە میوانەکان ئەڕۆنەوە هیچ ناڵێ بۆچی وام کرد لەبەر چی وام وت؟ بەجددی نازانم زۆر حاڵەتەکەی نۆعێکە هەموو شتێکی پێ ناخۆشە. هەر لەگەڵ ئێوە یاوایە لەگەڵ ماڵی باوکی شاوایە؟ بۆ نمونە ئەم هەمان مامەڵاکە لەگەڵ دایکیا لە ماڵی باوکی کە شتێکی بەدڵ نەبێ لەسەری ئەڕوا قسەکە لەوێ عیبی نییە، لەوێ عیبی نییە، بەس لەگەڵ خۆتانەوەیە؟ بەس لەگەڵ خۆمان، لەگەڵ ڕەفیق و برادەر و هاوڕێکانیان لە دەوامەکەی؟ لەگەڵ هاوڕەکانیان دایمە لە دەرەوەن، ئیتر دایمە چوونە دەرەوە شتیان هەیە، دایمە سەفرە شتیان هەیە، هیچ مشکلەیەکی نییە لەگەڵیانە. دانیشتوی لەگەڵی بزانی کێشە ئەساسیەکە چییە، بۆ چی واکات؟ چکە زۆر جار هەیە شتێکی ترە بەڵام بە شتێکی تر دەری ئەوڕێ، ئەمە زۆر هەیە لە نێوان خێزانەکانە، جارێ شتێکی بەدڵ نییە بەڵام ناچار بە شتێکی تر دەریەبڕێ، بە چێشتەکە دەریەبڕێ ناخۆشە، بە چوونە دەرەوە یەک دەریەبڕێ. قەت بیرە لەوە نەکردوەوە تۆ با لە زمانی ئەو تێبگەی بزانی چی ئەوێ ئەو؟ زۆر جار هەوڵم ناوە قسەی لەگەڵا بکەم، قسەشم لەگەڵا کردووە، شتەکانی زۆر بێمانایە. بۆ نمونەوە کوچ بۆنەیەک هەیە کە ئەڵێم با بچینەوە دیارە تو حەزە لە یەکێکە لەو شوێنەیە بۆیە ئەڵێ با بچین. یعنی متمانی نییە؟ متمانی نییە. باشە ئەم بێ متمانی لە چێ بۆ دروست بووە؟ هەر لە خۆی بۆی دروست بۆ تۆڵی سەرەتاوانە بۆ وایە؟ سەرەتاوانە بوو. زۆر کاتیش خۆیدان بەوەیان ئەڵم لە داوامەکەم ئاشتی ئەوە خراپ ئەبینم کە ئێمە گومانم لە هەموو چواردەورەکەی خۆم هەیە.